کاتتان باش. هەڵبەتە ئەم شێوازەی کورتە ڕۆمان و چیرۆکی تایبەت بە بواری گەشتەسەندنی مرۆیی ژانرێکی نوێیە لە ئەدەبی جیهانیدا کە لە کتێبخانەی کوردیدا فەرامۆش کراوە بگرە هەربوونی نییە. بۆیە ویستم ڕەچە شێنی بکەم و ئەم کتێبە تایبەت بکەم بە پرۆژەی کتێبی ڕوانگە. کتێبەکەم نۆڤلێتەکە کە تایبەتە بە توێژی لاوان و جوانان. بەداخەوە لە کتێبخانەی کوردی کەلێنێکی گەورە هەیە لەمەڕ نووسین سەبارەت بۆ ئەم توێژە هەستیارە. هەر بۆیە دەبینین زۆربەی لاوەکانمان ڕوو لە کتێبە وەرجێدراوەکانی عەرەبی و فارسی و تورکی دەکەن کە هەرگیز لەگەر بۆ بیر و بۆچوون و دابوونەریتەکانمان ناگونجێن. بۆیە لێرە جێگای خۆیەتی کە دەستخۆشی هەڵبژاردننی ئەم بابەتە لە دەستگای ڕوانگە بکەم. کتێبەکەم زۆرێک لە ئامۆژگاری و دید و بۆچوونی لەمەڕ لاوان لە خۆ گرتووە. هەوڵم داوە کێشەکانیان بە دەنگێکی هێمن شنوکەو بکەم لەگەڵەوەی بە زمانێکی ئەدەبی ڕەسەن بینووسمەوە. هەر لەم بوارەشدا فەرهەنگۆڵێکی بچووکم بە سەدان وشە ئامادە کردو و خستومەتە کۆتایی کتێبەکە تا خوێنەری ئازیز سەرباری چێژوەرگرتن ئاشنایی هەندێک پەیڤ و وشەی کوردی نوێ بێت. خۆشحاڵم کتێبەکەم یەک لە براوەکانی یەکەمە، هەرچەندە دڵگرانم حەزم دەکرد گەنجێک لێرە لە جێمۆستاوە، بەڵام من ئەزمموی چەندین ساڵی خۆم لەم کتێبە چڕ کردوتەوە پێشکەشیان دەکەم ئەگە لێمی بفەرمون. تەمان سوپاسی دەستگای ڕوانگە دەکەم بۆ ئەم دەرفەتە. ئەمەش بەشێکە لە هەولە جدیەکانی کە دەیدا لە بواری خزمەتکردنی لاوان و هەردوو کردی پەروەردە و خوێندن. جێگای خۆشێتی سوپاسی هەڵسوڕێناری پرۆژەکە بکەم. ئەگە بەناو بیان لێم ئەگەر لێم قبولکەن مژدەخانە و دڵبەرخانە و کاک قانیعە و کاک شادە و مامۆستا ئیسماعیلە و هەموو سەربازەونانەی لە پشت پرۆژەکە بوون. بەڕاستی زۆر ئەرچیان کێشا، زۆر ماندوو بوون لە ڕێخستنی کتێبەکان، لە ناوەڕۆک، لە تێکست، لە ڕێنوێنی، لە ڕێنووس تا بم چاپە جوانە دەرچوو. هیوادارم پرۆژەی کتێبی ڕوانگە ببێتە هەوێنی خەڵاتی ڕۆمانی بووکەری کوردی. هیوادارم ئەوە کاک عەبدولسەلامش لێدا ئینشاءالله شتەشوا دەبێت. لە کۆتاییدا ئەم دەرفەتت بە چاک دەزانم تا ڕووی خۆم ئاراستەی نووسەرە گەنجەکان بکەم، داوان لێ بکەن کۆڵ نەدەن و بەردەوام بن، زیاتر بخوێننەوە و شارەزای شێوازەکانی نوێ بن لە نووسین لە جیهاندا و بەڵام لاسایی کەس نەکەنەوە، هەر خۆیان بن و کۆڵ نەدەن. لە هەمووشی گرنگتر شارەزای زمانی دایک بن، هاوڕێی فەرهەنگە کوردیەکان بن و زمانیان پاراوتر بکەن. هەموو ئەو نووسەرە گەورانەی ئەوڕۆ لە گۆڕەپانی نووسیندا هەن و براوەی خەڵاتە گەورەکانن، وەک ئەوان دەستیان پێ کردووە بە بەردەوامی و متمانە بەخۆبوون گرەوەکەیان بردوێتەوە. زۆر سوپاس، دووبارە سوپاستان دەکەم.